ئەم کاتە و هەموو کاتێکی بینەرانمان باش بە هیوای ئەوەین کە مەجالتان بێت بینەری بەرنمەکەمان بن جارێکی تر بە هاوکاری هاوکارانم لە بەرنامەی تەندروستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم جارەی تەندروستیشمان. بینەرانی خۆشەویست، هەروە کە وعدەماندا بوو هەفتەی پێشوو بابەتی بەرنمەکە لەسەر میکرۆبێ بوو کە ئەو میکرۆبە هۆکاری سەرەکیە بۆ برینی گەدە یا زەخم معدە کە بەناو باکتریشە بەناو هیلیکوباکتر پایلۆری بوو بەرنمەکەی پێشوو تایبەت بەوە بوو، بەڵام چەندین جار ئێمە ئشارەمان کرد بە نەخۆشی برینی گەدە یا هەر ئەو زەخم معدە یا وتمان لە بازی شوێنگەرتریشە بە قورحەی معدە ئەناسرێت. ئەوە بوو کە وتمان بەرنامەی داهاتوو یانێ ئەم بەرنامە سەبارەت بە زەخم معدە یا ئەو نەخۆشیەسە کە نەخۆشییشی بەربڵاوە. هەروەکە بینەرانی خۆشەویستیشمان ئاگادارن ئەگەر لە بیریان مابێ وتمان چۆنکە ئەو میکرۆبە هەم ئاسان پەخشەوێتەوە، یعنی ئەگەر بەخۆی بۆ نمونە بە دەستگیرەیەکی درگاوە بێت، ئێمە ئەو دەستگیرەی درگا لەمسکەین لە ڕێگەی دەمەوە ئەتوانێت ڕاحەت بڕواتە خوارەوە، بەهۆی ئەوەی کە شکڵێکی تایبەتی هەیە مەشهوریشە وەکو چێوپەمە وایە حاڵەتگەرێ وەک کلکەرێک چەندانەی کلکی هەیە کە تەرشحیش ئەکات، ئەوەیە کە ئەتوانێت ئەو هێلانەکردنیە لە ناو معدە زۆر بە ئاسانی بێت و ئەو تەرشحاتە یا ئەو میکرۆباتەی کە بڵاویان نەکاتەوە ئەوێتە هۆی ئەوەی کە ئەو برینە بە مروری زەمان لە ناو گەدە دروست بێت. بەربڵاویەکەیشی دیارە لە بەرنامەی پێشوومانە وتمان کە 2 لە 3 گۆی دانیشتوانی زەوین لە ماوەی یا موقت یا ئەوەی کە بەردەوام ئالوودە بووبن بەو میکرۆبە، یعنی ئەو میکرۆبە واردی لەشیان بووبەوە ئەو ناڕەحەتی گەرە کە ئەتوانێت دروستی کات بۆیانی دروست کردووە. دەستگای گوارشە، یعنی ئەم زەخمە زەخمێکە کە مربوطە بە دەستگای گوارش، دەستگای باتنی ئەو سیستەمەی کە لە دەمە و ئەڵبەتە لە ددان و دەست پێکات زمانە لیکە، دوای ئەوە ئەو لولەکە لولەی مری پێڵێن کە خواردن لەوێ ئەڕواتە خوارەوە ئەگەیت بە معدە و ڕیخۆڵەکانە. ئەم دەستگای گوارشە کاتێکە برین لە هەر شوێنێکی دروست بێت ئەو ناوەوە دایەنن بۆ ئەو برینە ناوگوزاری ئەکرێت بۆ ئەو شوێنە. بۆ نمونە ئەگەر برینەکە لە معیدە بێت بە برینی گەدە ئەناسرێت، ئەگەر لە شوێنێکی تریشەکە جیا لە معدە بەربڵاوە کاتێکە معدە وەسڵەوەی بە ڕیخۆڵەی چکۆلە یەکەم گرێ یەکەم پێچی پێڵێن ئەسنا عەشەر یا گرێ 12 لەوێش ئەو برینە دروسە بێت. ئەو برینە یعنی 2 شوێن کە زۆر بەربڵاوە، یەکێک خۆدی معدەیە، دووەمیشی ئەو گرێ 12سە. دەستگای گوارش ئەو دە سیستمەسە کە خواردن کە ئێمە احتیاجمان هەیە بە وزە بە ئێنەرژی ئەو خواردنەی کە ئەخورگێت سیستم لە دەستگای گوارشەوە کە هەر لە دانەکانەوە ئەو خواردنە تیکە تیکە ئەکرگێت، دوای ئەوە بەو لیکە یا ئەو بزاقا ئەو تیکە ئەڕواتە خوارەوە لە معیدەیشە کە ئەو تەرشحاتە ئەو فعل و انفعالاتەی کە لەسەر ئەو مەوادە خۆراکیە دروسەوێت، بەتایبەت لەوێ یەکێک لەو مەوادەی کە تەرشحە بێت ئەسیدیا ترشە کە ئەو ئەسیدە ئەتوانێت نە لە هەموو کەسێکە بەڵام ئەتوانێت لەسەر مخات ئەسەری خۆی دابنێت و برینێک دروستکە کە بە برینی گەدە ئەناسرێت. ئەو زەخمە زەخمێک نییە کە قەتماخەی هاوردوێت، یانێ زەخمێک کە بانەکەی پۆشراوێت. معموڵەن برینی گەدە برینێکی بازە، یعنی دەمەکەی بازە، زەخمێکی بەسراونیە قەتماخەی هاوردوێت و بەسرابێت. بۆیە کاتێکیش کە بۆ نمونە ئەگەر لە معدەوە ئەو کارەکەی ئەگەر ئەو ترشیە ئەسیدە بێت ئەوە ئەتوانێت ئەو ئازارە زۆرترۆ کاتەوە. معموڵەن وتمان کە شێوەی ناوگوزاریەکەشی لە هەر شوێنێکە کە بێت بۆ ناوەدایەن. یەکێکی ئەوەیەکە ئەگەر لە معیدە بێ برینی گەدەست، ئەگەر لە ئەسنا عەشەرە بێ کە زەخم ئەسنا عەشەر یا برینی گرێ 12 پێ ئەڵێن لەو شوێنە.
نیشانەکانی ئایا ئەو نیشانەیەکی تایبەتی هەیە کە خۆی نیشان بدات. معموڵەن ئەو کەسانەی کە زەخم معدەیان هەیە لە کاتی نان خواردنە یا پاش نان خواردن ئەتوانێت ئەو هەست بە ئازارێ بکەن، یانە یەکەم نیشانەکەی ئازارە، ئەو ئازارە ئەتوانێت لە کاتی نان خواردن بێ یا لە پاش نان خواردنە بێت. یەکێک لە ئازارە حاڵەتگەر ئازاریشی ئەوەسە ئەو کەسانەی کە برسیەتی کێژنیانە ماوەی هەست بە برسیەتی کەن، ئەو ئازارە لەوێ خۆی زۆرتر نیشانەداتەوە. یەکێکتر لە نیشانە سەرەکیەکانی ئەوەیە کە ئەو ئازارە شوێنەکەی لە زگە بەتایبەت لە بەشی سەرو، یعنی لە تەقسیمبەنی زگە ئەگەر ئێمەی بە چوار بەش تەقسیمی نەکەین، هەر بە دوو بەشی سەرو و خوار و تەقسیمیکەین لە بەشی سەروی زگە یانێ لە خوار قەفەسەی سینە، ئەو ئازارە بەتایبەت لە لای چەپیشە و ئەو ئازارە هەست ئەکرێت. جیا لەوانیشە ئەتوانێت نیشانەگەرێکی تری بێت. یەکێک لەو نیشانەگەرە نەفخ یانێ بوونی گازاتێک یا لە ناو دەستگای گوارشە کە ئەتوانێت ئیجادی مزاحمت بۆ ئەو کەسەکە. بۆ نمونە ئەتوانێت ئەو گازاتە وەکو قڕقێنە لێدان ئیجاد مزاحمەتی بۆکات. یەکێک لە نیشانەکان تری ئەو کەسە هەستەکات کە تێرە بەڵام هەستێکی ناخۆشە. ئەگەر بینەرانمان لە بیریان بێ پێشتری ژوتمان یا ئەوەی کە ڕێزەی ئەگەر هەست ئەحساسەکەن کە برسیانە کاتێک کە نانیان خوارد، هەر ئەوەی یەک دوو پاڕوونانیان خوارد ئێتر هەستەکەن کە تێر بوون. معموڵەن لەسەر برسیەتی و تێری هەستگەرێکی ناخۆشی هەیە، یان ئەو ئەحساسەکەن کە برسیانە، هێڵنج لێدانە، جاروبار یا دڵتێکەڵ بوونە. لەسەر پیساییەکەیش کە ڕەنگەکە پیسایی ئەگۆڕێ، ئەتوانێت ڕەش بێت، ئەتوانێت سوور بێت، یا ئەوەی کە لەکەگەری وەکو ڕەگەرێکی خوێنی لە ناو پیساییەکەیشێ بێت. ڕشانەوە ئەو ئازارە کە نەشرب هەیەکات یا ئەڕوات لە پشت و کەمەرە کە خۆی نیشانەدات، ئەوانە ئەتوانێت لە نیشانەکانیشی بێت. هەروەکە ئیشارەیشمان کرد کە لە دوو شوێنە خۆی زۆرتر نیشانەدات، یەکێکی لە معیدە کە برینی گەدەست، ئەویشی لە یەکەم ئەو بەشەی کە معدەیەتر وەسڵەوێ بە ڕیخۆڵەی بچووکە و لەوێش کە گرێ 12 ئەسنا عەشەرە لەوێ ئەو برینە هەیە. بۆیە ئەو کەسانێک کە مەسەڵەن دوای ئەوە کە تەشخیص دریا یەتر نایژن برینی گەدەی هەیە، بۆ نموناوەڵم برینی هەیە لە دەستگای باتینی یا ئەو دەستگای گوارشیە، بەڵام برینەکە ها لە ئەسنا عەشەریە. معموڵەن ئەو وتمان کە یەکێک لە هۆکارەکان ئەو ئەسیدەسە، ئەو ترشەسە کە تەرەشەح کردێت لە معدە، کە ئەو ئەسیدە کاری ئەوەسە کە بۆ تەجزیە ئەو مەوادە یانە خواردنێک کە ئەخورگێت، ئەو خواردنە ئەبێت تەجزیە بکرێت بۆ ئەوە بەدەم توانێت فعل و انفعالاتێک لەبان ئەو مەوادە ئەنجام بدات. ئەو منزور مەوادە غەزاییە تەجزیە بێت. کاتێک کە تەجزیە بوو ئەڕوا بۆ بافتەکان، لە بافتەکان و دیارێتر بازم هەر تەجزیاوێ، ئەوە تەجزیاوی وەکو حاڵەتی شلۆ مایعی بێتێت تا لە دەستگای خوێنە خۆی جێگاکات و لە تەریق خوێنە و ئەگەی بە شوێنەکانی تر. معموڵەن ئایا ئازارەکە کامیان تنتر و شەدیدترە، یعنی برینی گەدەی یا برینی ئەسنا عەشەر، ئەوە تەشخیص نادرێت. بازی کەس لە معاینە کە ئیسارەکەن کە ئەدین ئەسنا عەشەر ئازارەکە سەخترە، بەڵام ئەوەی کە دەستنیشانەکرێت تقریبەن شدت ئازارەکە لە هەردووکی وەکو یەک وایە. یەکێکی تر لە نەخۆشیگەرێک هەیە کە بە نەخۆشی ڕفلەکس مرەوی معدە ئەناسرێت یا GERD، ئیسلاح اختصاریەکە جاروبار لەگەڵ زەخم معدە ئیشتبا ئەگیرگێ. یەک ئەو نەخۆشیشە یعنی ئەو بیماری ڕفلەکسە، ڕفلەکس یانێ گەڕانەوە، هەڵگەڕانەوە، هەر ئەسید نەخشی هاتیە، بەڵام زۆرتر ماسوولکە و ماهیچەس، یانێ کاتێکە ئەو لولە کە لە قوڕگە و ئەڕواتە خوارەوە تا معدەکە بە مری ئەناسرێت، ئەو لولە لە شوێنێکە کە وەسڵەوێ بە معدە لەوێ دەریچەیەکی هەیە کە ئەو دەریچە ئەگەر خاصیت خۆی لە دەست بات ماهیچەیشە، ماسوولکەیە،
ئەگەر ئەو خاصیت خۆیە لە دەستبادیانێ کاتێک کە خواردن چووە خوارەوە ئیتر ئەو دەریچە ئەبەسرێ، بەڵام ێتر وەختی خاصیت خۆی لە دەستا ئەو باز و بەسە بوون دەرەچە باشتر سوورەت ناگیرگێ بۆ ئەو ئەسیدەی کە تەرەشحەکردگەی هەڵەگەڕێتەوە یەکێک لەو هەستگەرەکە ئەو کەسە هەستی هەم تامێکی هەست بە ئەوەی کە تامێکی ناخۆش لە ناو دەمیە دروستە بێت، هەم ئەوەی کە چونکە ئەسیدە تێتە بافتێک کە زۆر ناسکە، چونکە ئێمە ئەگەر مەعیدە لە نەزەرە بگرین ئەو ناومەعیدە حاڵەتێکی هەیە پوشپوشە یان پرزمانەندە ئەو ئەسیدە بەریەگری یانێ وەختی ئەسیدێک کە بەو شدەتە لە ناو مەعیدە تەرەشحەکردگەی ئێمە هەست بە کزە ناکەین، بەڵام لە ئەم بافتێکی ناسکە گۆشتە بۆیە ئەو کەسەی کە ئەو ئەسیدە کاتێ ئەگەی بەو گۆشتەکە یعنی ئەو دەریچە بۆ بەشی ئینتهای مری بە مەعدە ئەو کەسە هەست بە ئازارێکی تونەکات وەکو سووتانن وایە وازانن ئەوەیشە زەخم مەعدەست کە دیارە ئەوە لە ئاندۆسکۆپیە یا لە معاینەگەرێکی ترە ئەوە نیشانە دەرگێت و جیار ئەکرگێتەوە. ئەسلی ترین هۆکار بۆ ئەوەی کە زەخم مەعدە توش بێت هەروەکە بینەرانمان ئاگادارن و لە بەرنامەی پێشوشمانە وتمان ئەسلی ترین هۆکار هەرەوە میکرۆبەسە، چونکە یەک بەربڵاوە، دوو بە ئاسانی ئەگوازرێتەوە، سێش بە ئاسانی هێلانەی خۆی ئەکاتەوە، بۆیە ئەتانین بڵێن کە ئەسلی ترین هۆکار بۆ توشبوون بە برینی گەدا ئەو هیلکۆباکتری پایلۆریەسە یا ئەو باکتریەسە ئەو میکرۆبەکە بەرنامەی پێشومان تەرخان کردو بوو ئەو میکرۆبە وتمان جیالەوەی کە ئاسان ئەگوازرێتەوە، ئاسان هێلانەی شەکات، بەڵام نیشانەکانیشی هەر وایە ئەتوانێت ئەو برینە دروست کات. ئەو برینە کاتێکە دروست بوو ئێتر هەر ئەو حاڵەتگەرە گازگەر ناو زگ فرەترە بێت، حاڵت ڕشانەوە تا ئەو مەرحەلە ئەڕواتە بەرەوە کە ئەو کەسە تووشی خوێنڕێزیش ئەبێت لەو زەخم مەعدەیە کە بەهۆی ئەو باکتریە و بووگە. دیارە لە بەرنامەی پێشوشمانەوتمان هەر ئەوە نییە کە مەسەڵەن باکتریە بە دەرمانێکی دژە باکتری جواو باتەوە، چونکە ئەتوانێت مقاومەت ایجادکە، بۆیە دەرمانێکە بۆ ئەو حاڵەتە بەکاریەبن دەرمانێکی چوار حاڵەتە زیانێ هەم بۆ ئەوەسە میکرۆبەکە بکوژێت، هەم ئەوەی کە بەر بەو تەرەشحاتیە بگرێت و هەم ئەوەی کە ئەو قدرەتە چەسپەندیە کە هەیەی ئەچەسبێ بۆ دیوارەی ناوەی مەعیدە ئەو قدرەتیە بتانی ئەو داروگەرە لە دەستی بات. یەکێکتر لە هۆکارە سەرەکیەکان بۆ توشبوون بە برینی گەدا بەکارهێنانی ئازارشکێنە، ئەلبەتە نە هەمویان، بەڵام ئەو ئازارشکێنگەرە کە لە بەرنامەگەر جۆرا و جۆرە زۆر ناومان برگە ئیسلاحەکەی بە ئینسە دیان پێ ئەڵێن داروگەرێکن کە غێر ئسترویدین بەڵام دژە ئیلتیهابن، وەکو پرۆفێن یا ئیبوپرۆفێن، وەکو ئاسپرین، ناپرۆکسن، ئەمانیشە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانن بۆ ئەوەی کە کەسێک توش بێت بە نەخۆشی برینی گەدا. من لێرە فقط ئیشارەی کەم تا ساڵی 1982 ئەو میکرۆبە تەشخیص نەدریا بوو، پێشتر وایە نەزانی بەهۆی خواردنە عادەتگەرە غەزاییە، بۆ نمونە پێشەو مێژووە یانێ پێش 1982 یەکێک لە دەلیلگەرێکە مەترەحە کردیا یاوت ئەسید مەعدە لە بازێک کەسە زۆر تەرەشحە کردێت یا دیوارەی مەعدەیان حساسە، بەڵام لە 1982 بەدواوە ئەو میکرۆبە تەشخیص دریاوە، زانیان کە سەرەکیترین هۆکار بۆ توشبوون بە نەخۆشی برینی گەدا هەر ئەو میکرۆبەسە. پێشتر چەند دلیلیان مەترح کرد و یەکەم دلیلیان ئەوە بوو کە ئەوە دووکەڵی جگەرە یا تەماکووە، ئەگەر بجاویەتیش ئەو شیرەی ئەو تەماکووە ئەو نیکوتینە یەکێک لە هۆکارەکانە، یا مەوادێکە تونە مەوادی غەزایی وەکو سیر، بیبەر، ئەلکول، ئەوانیانە دەستنیشان کردو، بەڵام لەو تاریخە بەدواوە ئەو میکرۆبە دەستنیشان کرا. شوێن جۆرەی دەستنیشانکردنی میکرۆبەکەیش ئەتوانێت بە ئازمایش بێ، معاینە بێ، شەرح حاڵ بێت، یانێ تاریخچەیەک لەو کەسە بگرن، معموڵەن کەسانێکن کە ئەتوانێت تاریخچەیەکی خانەوادەگیشیان بێ، یەکێک لە نزیکانیان ئەو حاڵەتیە بێ یان نەیبێت، بەڵام بە
باشترین یا بتوانین بڵێن یەکێک لە ڕێگەکان هەر ئەو ئاندوسکۆپیەسە یا ئەو نازورە کە ئەنجامە دەرگێت کە بە دووربینێک و کە بە لولەیەک و ئەڕوونە خوارەوە بە ئەو ئاندوسکۆپیە ئەتوانێت تەشخیص بدرگێت. ئەگەر تریش هەیە بۆ تەشخیصدانی وەکو ئەشعەبەرداری یا ئەکسپەرداری، بەڵام لەوێ احتیاجیان هەیە بە مادەی کە ڕادیۆئاکتیڤ بێت، مادەی کە بتوانێت ئەو ئەشعەگەرە نەتانێت یعنی ساتع بێت نەتوانێت لێ عبورکە، بۆیە مادەی کەس باریومی پێژن ئەو باریومە لە ناو ئاوە حەلە کردگێ ئەدرگێ بەو یەک نەفەرە کە قەرارە ئەشعەی لێ بگیرگە ئەو کەسە باریومەکە ئەخوات ئێتر ئەو قسمەتێک کە لازمە ئەکسپەرداریە گیرگێ لە تەریق ئەو مەسیرە و کە باریۆمەکە چووگە ئەتوانن تەشخیص بن کە هەم برینەکە ها لەکوێنە تا چه ئەنازێک چووەتە خوارەوە یعنی ئۆمقی چەندێکە و شوێنەکەژی دەستنیشان بکەن. دەرمان یعنی شێوەی دەرمانەکانی واقعاً بۆ مەسەڵەن لە ئانتی ئەسیدەوە کە دژە ئەسیدە ئەو دژە ترشە کە لە ناو مەعدە هەیە تا ئەنوا و ئەقسام دەرمانگەر تاتێ بۆ نمونە دایمەتیکۆن کە دژ بە و غازات و ئەو گازەسە کە لە ناو مەعیدە هەیە ئەتوانین بڵێن یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە دەرمانگەرێکی متەفاوتی هەیە و ئەوە متەخەسس تەشخیصەدات ئەتوانێت هۆکارەکەی بدۆزێتەوە، چون کات هەیە هۆکارەکەی نە میکرۆبە نەشتێ بۆ نمونە ئسترسێک ئەتوانێت یعنی حاڵەتێکی دڵەڕاوکەی حاڵەتێکی عەسەبی و ڕەوانی ئەتوانێت ئەو کەسە توش بە نەخۆشی برینی گەدە یا زەخمی گەدەکات. بۆیە بەو نمونە ئەگەر ئسترس بێت ئەبێ ڕەوشگەرێک بۆ تکنیکگەرێک کە بتانی ئارام بکرێت ئەو کەسە دوورە کەفێتەوە لەو حاڵەت گەرەی کە ئەتوانێت ئسترس و ترسی پێوارد کات، ئەوانە ئەتوانێت هۆکار بێ یا ئەگەر هۆکارەکەی ئەو دەرمان گەرەسە کە وتمان وەکو ئاسپرین ئیبوپرۆفەنە ئەبێت ئەو ئەگەر ئازاری لە شوێنێکی تری هەیە ئەو دەرمانگەرە قەت بکرێت لە دەرمانگەر جایگوزین و جۆرە گەرتر ئیستفادە کردێ. دیارە سەبک و ئەوەی کە شێوەی ژیان بگۆڕێت حتممە تەئسیری هەیە، بۆ نمونە ئەگەر کەسێک ئەزانێ خواردنێک کە ئەیخوا ئەگەر تون بێت بیباری تیا بێت زۆر ئازارێ بێت خواردنی خوا کە بیباری تێ نەبێت. جگەرە کێشان ئەتوانێت دەوری بێت لەوە، بۆیە واسهێنان لە جگەرە کێشان ڕعایەت بێداشتیش کە ئێمە لە بەرنامەی پێشومانە بە تێر و تەسەڵی لەسەر ئەوە کە میکرۆبەکەس و چۆنتانین بەرگری لێ بکەین ئەوە قسەمان کرد، بەڵام ڕعایەتکردنی بێداشت هەر شوێنێک کە ئەگەر هەستمان کرد لەمسمان کرد بەدەست ئەو شوێنە ئەتوانێت میکرۆبێکی تێبێت ئەبێت بە ماوەی 20 چرکە دەستمان بە ئاو ساون شۆرین یانێ بەو ئاسانی ئێماتانی خۆمان لەو نەخۆشیە دوورە بخەینەوە. ئایا ئارەزەیەکی هەیە؟ ئارەزە گەورەترین ئارەزەی کە ئەتوانێت دروستی کات ئەوەیە کە لە مەعدە خۆی گوزینەکات ئەو برینە ئەتوانێت دیوارەی مەعدە کون بکات، وتمان هەوت زەخمەکە زەخمێکی بازە، بەڵام لە حاڵەتگەرێکە ئەتوانێت ئەو دیوارەی مەعدە کونکە دەستڕاستی پەیاکە بە دەمارگەری یا ئوروقی خوێنی ئەو کەسیشە لە حاڵەتگەرێکی ئورژانسیە هەستمان کە تووشی خوێن ڕێزی مەعداوێت کە شستوشوی مەعدەی ئەدەرگێ دوای ئەوە ئەبێت چون خوێنێکی زۆر لە دەسەدەن بە شێوەی ئستفراغکردن یا ئەوەی کە ئەڕشنەوە خوێنێکی زۆر ئەڕوات ئەوەی کە خوێن و شتیان پێدەن. بەڵام ئەگەر ئازارێک وەکو کتوپەڕ دروست بوو لە ناوسکە یا ئەگەر هەست بەوەی کریاکە قەترەگەر خوێن بینرا چ ئەوەی کە لە ڕشانەوە یا لە پیساییە حتممە ئەمانە وەکو ئۆرژانس ئەبێ سێریان کەین و وەکو چارەسەرەکەی ئەبێ حتممە متەخەسسێکی بیماریگەر گەوارشی یا باتنی یا داخڵی حتممە ئەو نیشانەگەرە بەڕەسی بکات. وتمان کە ئەگەر وەکو ئەوەی کە کورتکراوەی لە بەرنامەی ئەم هەفتەیشمان پێشکەشی ئێوە بکەین ئەوەیە کە ئەو زەخمگەرە دەتوانێت هەم بە هۆکارێکەی میکرۆب بێت ئەو میکرۆبەکە وتمان یا ئەوەی کە دەرمان بێت، بۆیە ئەگەر ئەو دەرمانە ئازار شکێنگەرەسە وەکو ئیبوپرۆفن و ئاسپرین کە ئەوە بەربڵاوە بەکار نەهێنرن باشترە.
ئەگەر میکرۆبە کەس کە ئەبێ دەرمانی میکرۆبەکە کرگێ دیار نیشانەکانیشی ئەوەسە کەسە هەستەکات تێرەوێت زوو تێرەوێت کاتێکە ڕوات نان بخوات هەست بە تێرێکی زووەکات یا ئەوەی کە پێچەوانەکەیە برسیەتیکی بە ئازارەوە ئەکێشێت خوێن ئەگەر لە ئستەفرا یا لە پیسایە بینرا ئەوانە یەکێک لە نیشانەکانە معموڵەن زۆربەی دەرسەدێکی بان ئەو کەسانێک کە زەخم معدە یا ئەسنا عەشەریانە هیچ نیشانەیەکیان نییە بەڵام لە دەرسەدێکی کەمیشیانە ئەتوانێت حاڵەتێکی ئورژانسی وەکو ئەو خوێنڕێزی معدە بات کە ئەبێت حتمما ئەوەتر ئورژانسە چارەسەرە 100%ەکەی لە نەخۆشخانە و بیمارستانەکانە. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بێت تا بەرنامەی تر و پێگەشتنەوەیکی ترمان لە بەرنامەی تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بەئاواتەخوازم.